بەڕێزان و خۆشەویستان، ئەم ڕوقیەیە هەموو تاکە شەخسێک پێویستی هەموو کەسێک پێویستی بەوەیە کە ئەم ڕوقیەیە بۆ خۆی بکاتەوە بیخوێنیت. طبعاً ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار من پێتان ئەڵێم هەر کەسێک هەر کێشەیەکی هەیە، هەر سەحرێکی نوێ و یاخود قەدیم و چەندین ساڵی هەیە، هەر ناڵە و کێشەیەکی هەیە، هەر ئیرەی بردنێک و حەسادەتێک و با بڵێن سەحرێکی لێکراوە، بابەتی چاوە، هەر شتێکت هەیە ئەمڕۆ تۆ بتوانە بە پشتیوانی خوای پەروەردگار ئەمە بکە، ئەمە ئینشاءالله خوای پەروەردگار هەرچی ناخۆشی و بەڵاو کێشەکانی ئەم دنیا هەیە لەسەرت، چاوەزارە، حەسادەتە، سحری قەدیمە، ئەمە خوای پەروەردگار بۆتی ئاسان ئەکاتەوە لە کۆڵی ئەم سحر و ئەم بابەتە بیتەوە کە ئیرەی بردنە یاخود چاوە. بۆیە پێش ئەوەی کە بخەویت تۆ بتوانە بەرەبەیان سوورەتی ئەلئینفیتار و سوورەتی ئەلفاتیر ئەم دوو سوورەتە لە قورئانی پیرۆزە بخوێنە، ڕۆژانە 7 جار دووبارەیان بکەوە لەسەر گڵاسێک ئاو یاخود لەسەر پەرداخێک یاخود لەسەر دۆڵکەیەک ئاو، ئەی خوێنیت 7 جار و دوای ئەمە کاتێککە ئەم ڕوقیەت خوێند و لەگەڵ ئەوەیە لەسەر ریق واتە بەرەبەیانی لەسەر خورین، دوای نوێژی بەیانی ئەی خۆیتەوە بەنیەتی شیفا، بەنیەتی ئەوەی کە خوای پەروەردگار شیفات بدا. جا ئەگەر بێت و هەر سەحرێک لە ڕێگای خواردن و خواردنەوە بە تۆ دراوە چەندین ساڵە لە ناو مەعیدەتدایە، ئەمە بە ئیزنی خوای پەروەردگار بەیانیان سێری کە بزانە چۆن دەڕشێتەوە، چی شتێک فڕێ دەدەیتە دەرێ، هەرچی ئاثاری سحر و شوێنەوار هەیە هەمووی فڕێ ئەدێت بە ئیزنی خوای پەروەردگار. بەڵام وەکو باسم کرد 7 جار خوێنیت 5 ڕۆژ جارێک ئەم کارەیە بکە، ئەم ڕوقەیە بەکاربێنە بە پشتیوانی خوای پەروەردگار، ئەمە خوای پەروەردگار قوتارت دەکات لە هەموو بابەتی سحر و چاوەزار و هەموو ئیرەی بردنێک و هەموو فاڵێک پەنا بەخوای گەورە، هەموو شتێکە ئەوەی کە زەلەر و زیان ئەگەینیت بە خۆت و بە ماڵ و منداڵت و بە کەسایەتیت و بە ڕزق و ڕۆزیت. داواکاری لە خوای پەروەردگار ئەم گرتە ڤیدیۆ سوودی هەبێت والحەمدولله.